نزیکەی 40 ساڵە سەرۆکەیەک لە دوایەکەکانی ئەمریکا دەستەواژەی ڕێگە نادەین ئێران ببێتە خاوەنی بۆمبی ئەتۆمی دووبارە دەکەنەوە. بەرپرسانی تارانیش سەرەڕای هەبوونی هەموو پێداویستەکان دروستکردنی بۆمبی ئەتۆمی بە حرام ناو دەبەن و جەخت لە ئاشتیخوازی پرۆژەکەیان دەکەنەوە. بەڵام هۆشداری دەدەن هەر هەڵەیەکی قەوارەی زایۆنستی بە توندی وەڵام دەدەنەوە. لە دوایەوەی جۆ بایدنی سەرۆکی ئەمریکا لە گەشتەکەی بۆ خۆرهەڵاتی ناوەڕاست چەندین جار دەستەواژەی ڕێگە نادەین ئێران ببێتە خاوەنی بۆمبی ئەتۆمی وتەوە. سەرۆکی ئەنجومەنی استراتیژی سیاسەتە دەرەکیەکانی ئێران دکتۆر کەمال خەرازی ڕایگەیاند کە وڵاتەکەی هەموو توانە زانستیەکانی دروستکردنی بۆمبی ئەتۆمی هەیە، بەڵام لە وڵاتەکەیدا بڕیاری بەرەمێنانی ئەو بۆمبە نییە. لەبارەی هەڕەشە بەردەوامەکانی بەرپرسانی قەوارەی زایۆنستی بۆ هێرشکردنە سەر ناوەندە ئەتۆمیەکانی وڵاتەکەی، خەرازی جەختی لەوە کردەوە کە سوپای ئێران مانۆری بەربڵاوی ئەنجامداوە بۆ مەبەستی لێدانی قوڵایی ئەو قەوارەیە. ئەگەر دامەزراوە هەستیارەکانی ئێران بکاتە ئامانج، هەر لەو بارێشەوە ناوبراو ئیسرائیلی بە قەوارەیەکی بێهێز لە قەڵەمدا کە جارێک تر سەرۆکی ئەمریکا دەیەوێت بیهێنێتەوە پێشەوە. ناوبراو لەبارەی بە ئامانجگرتنی وڵاتەکەی لە خاکی وڵاتە دراوسەکانەوە ڕایگەیاند هاوشێوەی ئەو هێرشانە وەڵامی ئەو وڵاتانە و ئیسرائیل دەدرێتەوە. یائیر لابیدی سەرۆکی حکومەتی کاربەڕێکەری زایۆنستی ڕایگەیاند بۆ سەرۆکی ئەمریکا و تیمەکەی ڕوون کردووەتەوە کە قەوارەکەی دژی ڕێکەوتنی ئەتۆمیە لەگەڵ ئێران و مافیەوە بۆ خۆی دەپارێزێت کە ڕوبەڕووی پرۆژەی ئەتۆمی ئەو وڵاتە ببێتەوە. دانیێل دیمیتریسی توێژەری سیاسی تایبەت بە بواری بەرگری و نووسەر لە گۆڤاری نیوزویک بە ئاماژە بەوەی هیچ وڵاتێک لەسەر زەویدا بە ئەندازەی ئێران لەلایەن سەرۆکەیەک لە دوایەکەکانی ئەمریکا و هەڕەشەی لێ نەکراوە، بەڵام ئەو پرسیارەی وروژاندووە کە ئایا ئێران دەیەوێت بۆمبی ئەتۆمی بەرهەم بێنێت، لەگەڵ ئاماژەدان بە گومانە هەواڵگریەکانی دەستگای CIA لەسەر لێدانی تونێلە قوڵەکان و پیتاندنی یۆرانیۆم بە ڕێژەی لە 60 و لەمپەردانان لە بەردەمی ئاژانسی وزەی ئەتۆمیدا. دیپیتریس دەڵێت ئەو دەستگایە تا ئێستا نەگەیشتووەتە و بڕوای ئێران بیەوێت بۆمبی ئەتۆمی دروست بکات. لەو بارەوە ئاماژە بە وتەی ویلیام بێرنزی بەڕێوەبەری ئاژانسی هەواڵگری ئەمریکا داوە کە بەردەوامن لەسەر هەڵسەنگاندنیان و نەگەیشتوونەتە ئەو بڕوایی چالاکی ئێران لە پێناوی بەرەمێنانی بۆمبی ئەتۆمیدا بێت.